خۆشەویستانم بەخێر بێن بۆڵقەیەکی نوێ بەرنامەی سفر یەکژیری تۆنێک هەواڵی ناوازم بۆ ئامادەکردن ئەو ڕۆتۆزێک تاخیرتر بەرنامەکەمان بڵاو کردو داوای لێبوردن دەکەم بەڵام بابەتی زۆر باشم بۆ ئامادەکردن تکا دەکەم تاکو تای بینەر بن با یەکسەر دەست پێ بکەین. لەم هەفتەیە کۆنسۆڵی Xbox Series X بڵاو کرایەوە و نرخەکەشی لە کوردستان $650 لە بەرنامەی بەژیری لەگەڵ هاوڕێم کاکە ژیار باسی نرخەکەمان کرد دەتوانن سەیری بکەن لە دیسکریپشنێکی بەرنامەکەم داناوە دەرچوونی Series X و Series S لە هەموو جیهان زانیاری نوێی پەیدانی کە یاریەکانی یەکجار زۆر خێرا لۆت دەبن لە چاوی Xboxی ڕابردوو بەڵام ڤیدیۆیەکیش بڵاو کرایەوە تێدا Xbox نیشانتە دووکەڵ هەڵدەستێ هەرچەندە مایکرۆسۆفت بەفەرمی ڕاگەیان کە ئەو دووکەڵە دووکەڵی گەرمبوونی کۆنسۆڵەکە نیە بەڵکو ئەوە نەفەرێکە ڤەیپی کێشەیە و ڤەیپەکەی خستە سەر Xboxەکەی بەڵام چەندانەیە Xboxێکی بەڵام بێگومان لە دنیا کێشیان هەبوو پێ نەدەبوون یاخود دووبارە هەڵنەداتنەوە ئەوەش بەڕای مشتێکی ئاسایی هەموو کاتێک لەگەڵ دەرچوونی هەر کۆنسۆڵێکی نوێ هەر بابەتێکی نوێ لەوانەیە لە 1 ملیۆن دانەیەک کێشەی هەیە بەڵام معنای ئەوە نییە کەەوە هەموو کۆنسۆڵەکە خراپە جارێ نازانی کامە کۆنسۆڵ زیاتر دەفرۆشێت Series X یاخود Series S من زۆر خۆشحاڵم و زۆر دڵگەرمم بە دەرچوونی Xboxی نوێ لە تویتەر تیمی PlayStation تویتێکی ناوازەی پیرۆزبایی دەرچوونی Xboxی نوێ لە تیمی Xbox کرد کە کارێکی زۆر جوانە PlayStation پیرۆزبایی لە Xbox بکاتەنات کۆڕی باربلۆک دەرهێنەری God of Warش پیرۆزبایی خۆی لە هەوادارانی Xbox و تیمی Xbox کرد بە بڕای من زۆر شتێکی سەرنجاکێشەوە منیش پیرۆزبایی لە هەر هەموو کەسان دەکەم کەەوە کۆنسۆڵی Xboxی نوێ دەکڕن یان بەنیازم بکڕن یان کڕیویانە زۆر دڵخۆشم بە هیوای ئەوەی سوودی لێوەربگری بە هیوای ئەوەی خۆشترین کاتەکانی ژیانی خۆتی دەسەر بەسەر ببەریت کا دەکەم ئێوەش وازە شەڕە کۆنسۆڵ بینن هەردوو لە بەیەکەوە دەزە ناودەست یەک خۆشەویستی بەرامبەر یەکتر نیشان بدەین لە هەمان کاتدا ئەمڕۆ کە 12 مانگە پێنجشەممەیە لە ئەمریکا PlayStation 5 بە فەرمی بڵاو کرایە بەڵام لەناو هەموو ستۆرەکانی خۆیان خۆت بازارەکان بەردەست نێدەی بە ئۆنلاین داوای بکەیت وە لە چەند ڕۆژی داهاتوو ژمارەیەکی کەمیش دەگاتە کوردستان بەڵام سەرتا نرخەکەی زۆر گرانە بەهۆیەوەی ئەو PlayStation دەستی دووەکەرێتە کوردستان من لەو کەسانە کڕاونەتەوە کە خاوەنی پری ئۆردەرەکانن قسەم لەگەڵ کاکە ئەحمەد و کاکە هەڵدێر و کاکە ژیاری دارین گەیمیش کردووە نرخی لە سەروی $1000 دەبێت بەڵام سەرەتا کاکە ئەحمەد و کاکە هەڵدێر و کاکە ژیاریش بەڵێن دەدان لە 19 مانگ کاتێک کە بە فەرمی سۆنی ڕۆژاتی ناوەڕاست ئەو کۆنسۆڵە بڵاو دەکاتەوە نرخی دێتە خوارەوە پێشبینی بۆ $650 دەکەم لە کوردستان منەوە کات من دانەیەک دەکڕم وێنەیەک لە تۆڕکۆمەڵاتەکان بڵاو کرێت کە گویا PlayStation نوێ گەرم دەبێت بەڵام گەر سەیری بکەین دەبینە ناو شوشە دانرایە بۆ شایی دەرچوونی هەوای نییە بۆیش بۆ زۆر وێنانە قەت بڕیار بدەن بە تایبەتی ئەوەی Xboxیش ئەو شتانە هیچی ڕاز نینە هەمووی شەڕە کۆنسۆڵە PlayStation 5 سەرجەم یاریەکانی PlayStation 4 بە God of Warشەوە بە 6 فرێمی تەواو کار پێ دەکات لە مۆدی پرفۆرمانس کە شتێکی یەکجار ناوازێ و زۆر بە خێرایی یاریەکان لۆت دەکەن بەڵام چونکە پێویستی بە ئەپدەیتە خێراییەکەی جارێ نبینین گەریارەکانی PlayStation 4 لەسەر PlayStation 5 لۆت بکرێن گەرنا سپایدەرمانی نوێ بوونە بە کەمترە دوو چرکە لۆت دەبێت لە سەیڤ فایلەوە سۆنی ڕاگەیان PlayStation 5 لەسەر شاشەیەکی 440p واتە 2K کار ناکەواتە سپۆرتی شاشەی 2K ناکەن کە بەڕاستیشە دنیای ژمارە شاشەی 2K زۆر کەمە زیاتر مۆنیتەری کۆمپیوتەر 1080 یان 4K 2K کەمە و TV 2K هەر زۆر کەمە بۆیە لەوانەیە کارگەری زۆر نەوێت بەداخۆ بۆ کەسانی کە شاشەیەکی وایان هەیە بتوانن PlayStation 5 بکڕن وار سۆنی ڕاگەیان PlayStation 5 سەرتا بڕیار بوو هێشتا قەبارەکەی گەورەتر بووە ئەو کەسێک کە دیزاینی قەبارەکەی کردووە زۆر بە گەورەی دروستی کردووە بەڵام سوچیان کردێتەوە ئێستا PlayStation 5 گەورەترین کۆنسۆڵی PlayStation وەکو قەبارە لە مێژوودا و ئەپی ریمۆت پلی PlayStation 5 لەسەر PlayStation 4 بەردەستە و بە پێچەوانەشەوە بەردەست دەبیتن ریمۆت پلیەکە گێمەران دەتوانن لەسەر PlayStation 5ەکەی خۆیان یاریەکانی PlayStation 4 تاقیبکەنەوە بە شێوەی ستریم ڕاستە و خۆ بەڵام هەردوو کۆنسۆڵ دەبی لەسەر هەمان وایفای و پێچەوانەشەوە دەکرێت مەسەلە تۆ لە ژوورە تەنیا PlayStation 5 تێ لە ژوورەکەی PlayStation 4 تێ لە ژوورەکەی دیکە کە PlayStation 4 یاریەکانی PlayStation 5 تاقیکەوە توانین لێوە ڕداخلی سیستەمەکەی و سۆنی ڕاگەیان PlayStation 5 لە سەرەتاوە براوزەری ئینتەرنێتی نابێت کە بەلامەوە زۆر سەیرە چونکە PlayStation 4 تریش هەیە بۆ نازم سۆنی لەبەر چێ براوزەری لە دەرچەندە لەوانێم زۆر بەکاردێنین بەڵام بۆ کەسانی کە بەکاردێنین بەداخەوە سۆنی بە فەرمی ڕاگەیان ڕەنگی دیکەی کۆنتڕۆلی PlayStation 5 لە ساڵی داهاتووەوە بەردەستی دەخان دەمەوێتان پرسم کەی دەیکڕی کەی ناکری گەڵە با دووبارە و ناقەشەی خۆشە لە کۆمنت دروست بکەینەوە یاریێکی نوێی زنجیرەی Dark Pictures ئاشکراکرا مەسەڵەن چۆن Little Hope و Man of Medan هەبوو ئەو جار یاریێکی نوێمان هەیە بە ناوی House of Ashes بەڵام گرنگی ئەو یاری ئەوەیەکەوە باسی باکووری عێراق یاخود چیەکانی زاگرۆس کە لە کوردستانە دەکاتن باسییانێک بوونەوەری ترسناک دەکات لە ناو چیەکانی زاگرۆسە لە کوردستان لەوانێت لە یاریەک ئاخیرەکەی باسی کوردستان بکرێ بەڵام
وەکو باتڵفێڵدی نابێتن کە بە خراپە باسمان بکرێت بەڵام وەکو درندە باسمان دەکەن یاریەکە باسی شەڕی عێراق و ئەمریکا دەکات لە ساڵی 2023 باسی چیاکانی زاگرۆس دەکات لە باکووری عێراقەوە کوردستانە هەرچەندە تەنیا تیزەرێکی ڤیدیۆیمان لێ بینیوە بەڵام پێدەچێت یاریەکە ترسناکی شوتەر بێت لە ناوچیەکانی چیای زاگرۆس هەندێک کە لە پووری مێژووی هەند لەوانەیە درندە و شتی ناسروشتی تێدا بێ و سەرباز ئەمریکیانە ڕوبەڕووی ببنەوە دانش لە ئاخرەکە لە سەربازان کاکامی بێهۆش بوون شتێکی حەبەچیان خواردی ئەگەیان لە خۆیان نمایە وەکو یاریەکانی پێشوو زۆر خۆشحاڵم گەر بێ بە جوانی باسی کورد و کوردستان بکەن گەر ناپێدان دەڵێم یاریەکە مەکڕن زۆر حەز دەکەم ئەگە یاریەکە بە جوانی باسی کورد و کوردستانێکە وەکو درندە و باسمان ناکات پێتان دەڵێم بیکڕن ئەگەر بە باشش باسی کردین دەڵێم مەیکڕن ینی چم بۆ من کاکە تێگەڕێ یاریەکە ساڵی 2021 بڵاو دەکرێتەوە لێستا چاڕوانی مەبن تا ساڵی داهاتوو لەسەر PlayStation 4 Xbox One Xbox Series X و PlayStation 5 و PCش بەردەست دەبێتن هاوڕێیان یاری Assassin's Creed Valhalla لە کوردستان و لە هەموو دنیا بڵاو کرێ بە شێوەی دیسک و لە PlayStation Store و لە Microsoft Store لە هەموو شوێنێک بەردەستە دەتوانن بیکڕن ئەگەر حەز دەکەن من ڤیدیۆیەکی بێشکڕینیم لەبۆی کرد تاوای زانیاریەکان وەسە یاریەکەی دەرخست هەرچەندە ڤیدیۆیەکی یەکجار کەمی هەبوو زۆربەتان هەستان نەکرد تەماشای بکەن و ئەگەر بێت وا بڕوا لەوانەیە گۆڕانکاریێک لە ناو چەناڵ بکەم لەبەرەوەی دەبینم سبسکرایبمان زۆر بەرز نابتەوە و ڤیوەکانمان دەدابەزینە جا کابراایەکەمە من دایمان حەز دەکەم بەرەو پێش بچم نامە لێک پیاز ڕاوەستم ئەگەر بێت و سەرکەوتنەکانم لە یەک شێوەز ڕاوەستی پێویستە گۆڕانکاری بکەم گۆڕانکاریەکەش لە من دەکرێت بێگومانەوە بینێرە ناتان گۆڕانکاری بکەم بەڵام ئەمن دەبی گۆڕانکاری بکەم جا ئەگەر بێت و هەروە بڕوا ڤیدیۆی پێشکردنەکانم ڤیویان نەبێتن لەوانەیە نیکەم چونکە زەرەر لە چناڵ دەلەوەی قازان زیێ بکات ئەگەر بێت و ڤیدیۆی داهاتوم دەدابەزیم بی بێگومان یوتیوب ڤیدیۆکانم کەمتر ڕەکۆمەندی خەڵکی دەکات بۆ تکات دەکەم سەیری هەموو ڤیدیۆیەکان بکەن ئەگەر حەز دەکەن ئەگەر حەزی ناکەم بڵێن ژیر سەیری ڤیدیۆیان ناکەین تکایە دروستیمان وەروە هاوڕێیان یاری Call of Duty Black Ops Cold War بڵاو دەکرێتەوە لە پلانمدا لە فەیسبوک لە پەیجی ژیر بەشێ لایڤ یاریەکە بەشێکی بگو ئەزمونەکە هەمووی حەز دەکەم پێکەوە ئەزمونە ببڕین ئەویش ڤیدیۆ پێشکڕین بۆ دەکەم بەڵام لەوانەیە لە پەیجی هاشتاگ بڵاویکەمەوە نەک لە یوتیوبەکەی خۆم چونکە ئەس دەکەم زۆر خەڵک تەماشا ناکە وەلانەیە لە پەیجی هاشتاگی بینێتی باشتر بین بۆ لێوێ دادێنێ وەروە هاوڕێیان وەرزی 12 یاری Call of Duty Mobile بەردەست خرایە بەردەست دەبی بەردەست خرایانەوە پس بڕیار لەو هەفتەیە بەردەست بیتن چەند بابەتێکی نوێ لە خۆ دەگری دارک مۆدەچیان لە بۆ زیادکردیە کە مۆدی شەوە وەرە کاپتن پرایس و وەروە گۆڵتیش وەکو کارکتەر لە ناو یاریەکەی بەردەست دەبن Call of Duty Mobile Square Enix ڕایگەیان شکستێکی گەورەیان لەگەڵ یاری Marvel's Avengers توش بووە لە نێوان 48 بۆ 63 ملیۆن دۆلاریان زەرەر کردووە یاریەکە تەنیا 3 ملیۆن کۆپی لێ فرۆشراوە کە پێشبینی 10 بۆ 12 ملیۆنیان دەکرد هۆکاری شکستەکەشی بۆ ئەو دەگەڕێتەوە کە یاریەکە سرویسە سرویس گەیمە پڕە لە شتومەچی بە پارە و چیرۆکی زۆر سەرنجڕاکێش نییە دەبێت ئینتەرنێتی هەبێت من دوو نمونە یاری ئانتەمی ژوا بوو دیڤیژن 2 ژوا بوو ئەم جارش Avengers Marvel's Avengers هەرگیز لە شێوەی سرویسی بەردەوام ئینتەرنێت سەرکەوتوو نەبوونە زۆرشتی قۆڕ تێدا بووکەوە تەنیا لەسەر PlayStation بەردەست بوو هەندێک شتی تێدا بوو تەنیا دەبێت جبسەکەت کڕی بەدەکات شتێکی چ کارکتەر لەو باوە بەو نوعا گەیمەری وەکو کاڵات تەماشا دەکەن نەکو گەیمەر وەکو بەشەر بۆ ئێمە قەت پشتگیربوونەوە یاری نەکرد لە سەرتاش پێتانمت کە ئەو یاری مەکڕن یاریەکە چیرۆکی زفتە نەک بری وڵی دەرەجەیەکە و نازانم نەخێوانیە یاریەکانی EA Play لە FIFA Battlefield تەنانەت Jedi Fallen Order ئێستا لەسەر گەیم پاس بۆ کۆنسۆڵ بەردەستن و مانجی داهاتوش بۆ گەیم پاسی PC بڵاو دەکرێنەوە هەروەها گەیمەران دەتوانن یاری بڵاچی کۆن ئێستا لەسەر گەیم پاس تاقی بکەنەوە کە یەکێکە لە یاریە هەرە بنەبانکانی کوردستان و جیهان هەمووی تەنیا بە 15 دلاری مانگانەیە بەڕاستی کارێکی نایابە و من وەکو خۆم دەستخۆشی لە مایکرۆسۆفتی دەکەم و دەستخۆشی لە هەموو کەسێکی دەکەم کە گەیم پاس بەکاربێنێ بەرەوەی بەڕاستی سرویسێکی زۆر ناوازەیە تایبەتی بۆ کۆنسۆڵ چونکە ئێستا مایکرۆسۆفت فێرە عادە قۆڕەوە لە کۆنسۆڵیان دەگیاری دادەنێت لە PC ئێحمال کردێ لە بۆ گەیم پاسی تەنیا لە کۆنسۆڵیشتی باشەیە بۆ وام دەکاتم بچم کۆنسۆڵەکی بکڕم کە مەبەستی گەیم پاسی ئەوە بووکەوە ئاتوشتێکی زیاتر نەکرێت تەنیا پارەی ماگارە بدەیت کەمان مایکرۆسۆفت یاری ئەمۆنگاز لە سەرکەوتنەکانی بەردەوامە نوێتری سەرکەوتنیشی لەسەر موبایلە کە 270 ملیۆن جار داوڵۆند کرا کە ژمارەیەکی یەکجار ناوازە و سەرنجڕاکێشە هەرچەندە یاریەکە بە خۆڕایی لەسەر موبایل بەردەست دەبێت بەڵام ڕکلاین بازرگانی تێدایە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە لە تاوی جیهان خەڵکی لە ماڵەوە زۆرترین جار یاری ئەمۆنگەسیان تاقی کردەوە زیاتر لە 270 ملیۆن جار ژمارەیەکی یەکجار زۆر و گەیمەرێکی یەکجار زۆر یاریەکە دەکەن ئێستا ئەمۆنگەس لە فۆرتنایت ڤیو زیاترە لە فۆڵ گایز ڤیو زۆر زیاترە و یەکێکە سەرکەوتنی یاریەکانی جیهان کەچی لە کوردستان خەڵکی هێشتا خەریکی پەبجی مۆبایلیە مێشکم خەریکە لەدەست دەدەم
ستودیۆی Mass Effect ڕایگەیاند هەر سێ یاری Mass Effect بە شێوەی ڕیماستر بڵاو دەکەنەوە بە سەرجەم DLC-ەکانەوە خەریکی بەشی پێنجەم یاریەکەن Mass Effect سێ یاری خەیاڵ زانستین هەواداری زۆریان هەیە و BioWare و EA بەرەمێناوە بەڵام بەشی چوارەمی بەنای ئەندرۆمەدا ڕخنەیەکی زۆری لێگیرە بەهۆی خراپی کواڵەتی یاریەکە لە تەواو نەکردنی جوڵە و کێشەی دەنگ و تەکنیشەکانی بەڵام سێ یاری سەرەتایی زۆر نایابە بڕیارە لە بەهاری 2021 سێ یاری وەکو یاریەکانی مافیا بەشەی کۆلکشن بڵاو بکرێنەوە کە من یەک دەبنەوە کەسانی کە یەکسەر دەیکڕم یەکسەر تاقیشی دەکەمەوە بەڵام ناتوانم ڤیدیۆتان لەو کەم چکەتە بەشە ناکەنم فۆرتنایت هێشتا ناتێتەوە سەر iOS بەهۆی کێشەی نێوان ئەپل و Epic Games بۆیە بۆ ئەو کەسانێک هێشتا یاری فۆرتنایتیان ماوە لەسەر آیفۆن یاخود آیپاد دیڵێتیان نەکردووە Epic Games VBuck بە خۆڕایی دەداتە بەکارهێنەران یەمەکو قەرەبوویەک کە هیچ ئەپدێتی نوێیان بە بڵاو ناکرێتەوە ئەوانیش گەر یاریەکەیان دیڵێت بکەن ئیدی ناتوانن دووبارە داڵۆندی بکەن فۆرتنایت مایە لەسەر مۆبایلی آیفۆنیان تابلێتی آیپادی ئایاننا کۆمنت ئێستا یەکسەر یاریێکی دیکەی Xbox دواخرا بۆ ساڵی داهاتوو ئەویش یاری The Medium کە زۆر بەلامەوە سەرنجڕاکێشە باسی دوو جیهانی زیندوو مردوو لە یەک کاتدا دەکەم بڕیار بوو یاریەکە لە مانجی داهاتوو بڵاو بکرێتەوە بەڵام دواخرا بە 28 مانجی 2021 یاریەکە یەکەم جار لەسەر کۆنسۆڵی Xbox بڵاو دەکرێتەوە لە ڕێگەی گەیم پاس دواتر لەسەر PC دواتر دوای چەند مانگێکیش لەسەر PlayStation ئێستا کۆنسۆڵ نوێیەکان هیچ گەمەشی سانزاشیان نییە وانییە The Medium سانزاشێژ بەڵام ئەی ڕۆی بەتەمای ئەگە بێت و کۆنسۆڵ نوێ بکڕی حەزەکە چی یاریێک تاقیکەوە لە کۆمنت بنووسە ئەپدێتی 2.5 یاری Fall Guys بڵاو کراوە چەند مەیدانێکی نوێ لە خۆ دەگرێت بەڵام یاریەکە گەیمەری یەکجار زۆر لەدەستداوە ئێستا یەکێکە لە یاریە وونەکان لە تۆپ چارتی بەکارهێنانی ڤیو نەماوە لە یوتیوب لە تویچ نەماوە زۆر داوەزیوە Fall Guys یاریێکی PlayStation Plus بوو لەسەر PCش بەردەستە تا ئێساش لەسەر Xbox یان موبایل بڵاو نەکراوەتەوە و هۆکاری شکستەکەشی ئەوەیە کە تاوەکو ئێستا عەقدی هەیە لەگەڵ سۆنی ناتوانێت سەر کۆنسۆڵی دیکە بڵای کاتەوە کە پێم وایە عەقدە پێویستە بەڕاستی زووترین کات هەڵی وەشێت تا لەسەر Xboxش بەردەستی کە تاوەکو ژمارە گەیمەران بەرز کاتەوە بۆیە پێویستە یاری Fall Guys لەسەر موبایلی بەردەست بیتن بە خۆڕاییش بی بەڵام بە هەجروبەرگەکان بە پارە بی بەڵام بە قوماری ئەلکترۆنی نەبی پێم وایە زۆر سەرکەوتوو دەبێتن و هیوادارم ئەو کارەش بکەن دەنگۆژ نییە ئەو کار بکەم بەڵام هیوادارم بیکەن سۆنی لە ڕێگەی تڕێلێکەوە بەرواری هەندێک یاری نوێی ئاشکراکە نمونە لە 6 مانجی یەکەمی 2021 یاریەکانی Ratchet & Clank لەگەڵ یاری Gran Turismo نوێ لەسەر PlayStation 5 بڵاو دەکرێن تا 6 مانجی یەکەم و 6 مانجی دووەم یاری Horizon Forbidden West لە نیوەی 2021 بڵاو دەکرێتەوە بەڵام سۆنی بە هیچ شێوەیەک باسی God of War ڕاکنۆراکی نەکرد و دیارینەکەی بڵاو دەکرێتەوە هەرچەندە سۆنی بەخۆی وتبووی کە 2021 یاری God of War نێ بڵاو دەکرێتەوە بەڵام وەک خۆم لەبەرەوە هیچ دیمەنێکی نێمانێتیا باوەڕژ ناکەم لە 2021 بڵاو بکرێتەوە دوای دەخەلە بۆ 2022 پێم وایە لە بەهاری 2022 ئەگەرێکی زۆری هەیە چونکە 2021 پڕێتی لە یاری زەبەلا و یاری گەورە و نایە لە هەموو یاری PlayStation 5 کە بڵاو دەکرێتەوە پێ دوایە God of War گەورەترین یاریە یاخود یاری دیکەش بەڕێوەیە وەخسەنان من ئەمن جگە لە God of War کە زۆر چاڕوانم بگمان چاڕوانی ئەنچارتەکی نوێشم دەمێ ئەنچارتەکی نوێ تاقی بکەم بەستایڵەکی تاوا نوێ چاڕوانی Days Gone 2 دوای هەواڵیشم بە فەرمی EA ڕێگەیان بەشی داهاتوو یاری Battlefield 6 لە کۆتایی 2021 بڵاو دەکەنەوە و زانیاری زیاتر و دیمەن لە بەهاری 2021 ئاشکرا دەکەن بە قسەی EA بێ گەورەترین یاری Battlefield دەبێت لە مێژوودا و پێشبین دەکرێت Battlefield 6 باسی سەردەمی ئێستا بکە و مۆدێکی زیاتر لە 100 یاریزانی هەبێت نمونە 60 یاریزان بەرامبەر 60 یاریزان بجەنگن کە یەکجار سەر شێتانەیە و پێشبینی مۆدێکی Battle Royale بە خۆڕاییش دەکرێت وەکو Warzone EA دەڵێ گەورەترین یاری Battlefield دەبێت بۆ نەوەی داهاتوو کۆنسۆڵەکان دروستی دەکەن بەڵام وەکو خۆم پێشبین دەکەم Battlefield نوێ لە بۆ PCش بەردەست بی لە بۆ PlayStation 4ش بەردەست بی لە بۆ PlayStation 5ش بەردەست بی لە بۆ Xbox Oneش بەردەست بی لە بۆ Xbox Series Xش بەردەست بی بەڵام بێگومانەوەی داهاتووە لە PC گرافیکی زۆر جوان دەکەن و پێم وایە EA ئەو جارە زۆر بەجددی خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینینی ئەڵقەیەش وەکو وتم هەندێک گۆڕانکاری لە چەناڵ دەکەم چونکە ڕێژەی سەبسکرایبمان زۆر بەرز نابتەوە وەکو یوتیوبەرەکانی دیکە هەرچەندە من نامێت تەقلیدی کەس بکەمەوە چونکە هەموو یوتیوبەرەکانی کوردستانم خۆش دەوێت و برادرایەتمەگەر هەمیانە بەڵام دەبی پێویستە چاوەک بەوەی دابخشێنینەوەکەوە ئەگەر بێت ئەمە مثلا ئەوە چارتە خشتەکە بیتن ئەگەر بێت و ڤیو ئەوها بی لەگە سەبسکرایب لە جیاتی ئەوها بیکات دەبی گۆڕانکاری بکەین پێویستمان بە گۆڕانکاری هەیە دا لێبوو نیش دەکەم مایکەکەم لەو گۆڕێ ڕاوەستا ئیشی نەکەت مەجبورم بەو نیک مایکە دەنگە خراپەی تا ڕێکۆرد بکەم زۆر داریەکەم بۆیش ڤیدیۆیەکە تاخیر بوو هیوادارم بتوانین چارەسەری ئەو کێشانە بکەین و بێکەوە ئینشاڵڵا چەڵانێکی باشتر و باشتریش دەکەین تا ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ